بینەرانی ئەزیز سڵاوێکی گەرمتان پێشکەش من ئەمیر هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دووەمی مێژووی کۆمەڵە. ئازیزان هەروەک لە بەرنامەی ئەوەڵدا باسم کرد ئەم زنجیرە بەرنمەیە هەرجارە و لاپەڕەیەک لە زیاتر لە نیو سەدە خەبات و تێکۆشانی پڕ لە هەڵسوکەوتی کۆمەڵە هەڵدەدەینەوە و دەرس و ئەزمونونەکانی دەخینە بەرباس و لێکۆڵینەوە. مێژووی خەمڵێن و خەباتی ماندووی نەناسانەی کۆمەڵە مێژووی خەبات و بەرەنگاربوونەوەیە لە دژی دوو ڕژمی پاشایەتی و کۆماری ئیسلامی لە کوردستان. لەو کاتەوەش کە کۆماری ئیسلامی هاتوۆتە سەرکار، کۆمەڵە لە جەرگەی خۆراگری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پەروەردە بووە و بە بەردەوام بەهێزی لە بن نەهاتووی ئەوان پەژەستور بووە. ئەو ڕێکخراوەی لە بارودۆخێکدا دوای 9 ساڵ خەباتی نەهێنی تێکۆشانی خۆی ئاشکرا کرد کە شۆڕشی کۆمەڵانی خوازیاری ئازادی و یەکسانی و ژیانی ئاسوودا کۆمەڵگای ئێرانی هێنابووە بەردەم خاڵی وەرچەرخانێکی چارەنووساس. لەلایەکی دیکەوە کۆمەڵانی خەڵکی ئێران بە شۆڕشێکی جەماوەری لە چنگ دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان بوو و فرسەتی ئەویان پەیدا کردبوو کە نەفەسێک بە ئازادی هەڵمژن و لەلایەکی دیکەشەوە مۆتەکەی ڕژیمێکی کۆنەپەرست و دژ بە ئازادی و مافی ئینسان لە سەرسەریاندا دەسوڕاوە و خۆی بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات ئامادە دەکرد. ڕەوتی ئیسلامی ئەرکی خنکانی شۆڕشی ئێرانی واستۆگرت بوو، بەڵام لە کوردستان لاوازبوونی ڕەوتی ئیسلامی و نفوزی بیر و بۆچوون و ڕێبازی چەپ و ڕادیکاڵ و سێکۆلار هەبوونی حسابی سیاسی هەلومەرج و هاوسەنگێکی جیاوازی خوڵقان بوو. کرێکارانی چەوساوەی خوازیاری ژیانی باشتر زەحمەتکێشانی ڕزگار بوو لە کۆتوبەندی پاشماوەکانی دەرەبگایەتی، ژنانی تینووی مافی یەکسان، جەماوەری خوازیاری نەمانی ستەم و هەڵاواردن، هەمووی ئەوانە لە بزوتنەوەیەکی مقاومەتی کۆمەڵایەتی بەریندا خۆیان بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و کامادەکاری بۆ داسەپاندنی حکمی خۆی بەسەر کوردستانیشدا دەست پێ کرد بوو کۆببوونەوە. کۆمەڵە لەوەها دەورەیەکدا دوای 9 ساڵ خەباتی نەهێنی گەشەی کرد و بوو بە چرای ڕووناکی بەخشی بزوتنەوەی ڕزگاری خوازانی خەڵکی کوردستان، ئاسۆی ڕزگاری بەخشی سۆسیالیستی بەرەو ڕووی حرەکەتی شۆڕشگەرانی جەماوەری کرێکار و زەحمەتکێش لە کوردستان کردەوە. ئێمە لەم بەرنمەیەدا ئاوردانەوەمان دەبێت بەو ڕابردووە و هەوڵ دەدەین هەموو لایەنەکانی بە مەبەستی دەرزوەرگرتن بدەینە بەرباس و لێکۆڵینەوە هیوادارین زنجیرە بەرنمەیەکی بەسوود بێ لە پێناوی بەرەو پێشبردنی ڕێبازی کۆمەڵەدا. لەگەڵمان بن. دورمان كل بياغي به خبات من جندا سبودود باجا دورمان كل بياغي به لامري بيردا جدالادي من قوم ديني لامادي لامري بيردا جدالادي من قوم ديني لامادي دنیای چینه بو هزاره بو دانانی کومل نیستن دنیای چینه بو هزاره بو دانانی کومل نیستن راجی زداری لریشا دردینی دوی آزادی گلمانتینی راجی زداری لریشا دردینی دوی آزادی گلمانتینی Karavani chini kire kara, karavani rege ke kosha. Karavani chini kire kara, karavani rege ke kosha. Alay suri shorish panawake,
هر بروزی سرکەوتنەگەی ئاوای سووری شەڕێژ مەناگەی هر بروزی سرکەوتنەگەی ڕێخەڵاتمان چەندە سەخت و دوور باشە دەورمان کڵپەی ئاگرگێت ڕێخەڵاتمان چەندە سەخت و دوور باشە دەورمان کڵپەی ئاگرگێت وامرێ پیرەداجی زانادێ ئێمەی بۆ بەجێری ئامادەن وامرێ پیرەداجی زانادێ ئێمەی بۆ بەجێری ئامادەن. بینەرانی ئازیز هەروەک خۆشتان ئاگادارن و دیتان لە بەرنامەی یەکەمدا کە هەفتەی ڕابردوو بینیتان باسی ڕەوتی چەپمان کرد لە ئێران باسیەوەمان کرد بیرۆکەی چەپ چۆن پێک هات کە وتوێژێکی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بوو پێشکەش بەوەی خۆشەویست کرات و لەوێدا کتمان لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا کە دێت کە ئالانە باس لە ئەوە دەکەین کە دوای 9 ساڵ نەهێنی کۆمەڵە چۆن علەنی بووە وەکەی علەنی بووە و زەرورەتی علەنی بوونەوەی کۆمەڵە چییە و لە مەقتەیەکی زمانی کووردا کۆمەڵە چۆن ئاوا جەماوەری بووە کە ئێمە ئەم شتانەمان لە هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە پرسیوە و ڤیدیۆکەیشتان پێشکەش دەکەین فەرموو بۆ بینینی. ئەوەی ڕاستی بێ باسکردن لە کۆمەڵە بەبێ باسکردنێکی کورتیش بێت چەند مەجالەکە کەمە لە داهەی چل ناکرێ چون داهەی چل داهەی ڕوودا و حەدەسە گەورەکانە لە کۆمەلگای ئێرانە داهەیەکە کە لە واقعدا ئاخرین مێخەکان لە تابوتی نظامی دەرەبەگایەتی و ئەو سیستمە دەدرێت نظامی سەرمایەداری ئەوەی کە بە ئیسلاحاتی ئەرزی ناسرا بوو یا بە ئینقلابی سپیان پێدەکوت لە زمانی شادا بەوە لە واقعدا وەرەقێکی تازە لە ڕووداوە کۆمەڵایەتیەکان ڕووداوی ئابووری و بە شوێن ئەویشدا ڕووداوە سیاسیەکانی ئێران دەست پێ دەکات. چینی سەرمایەدار بە عنوانی چینێکی ئەسڵی کە ئەمراز و ئەبزارەکانی تەولیدی لە دەستدایە لەم کۆمەڵگایەدا هەرچی زیاتر ڕشت و گەشە دەکات و لە پەنای ئەوەشدا گۆڕکەنی ئەم چینە واتە چینی کرێکار لە دایک دەبێت. ئەم ئاڵوگۆڕە ئاڵوگۆڕێکی زۆر مهم لە بواری ئابووریەوە لە بواری کۆمەڵایەتیەوە لە بواری سیاسیەوە شارنشینی لە ئاستێکی بەریندا گەشە دەکات حاشیە نشینی لە شارەکاندا گەشە دەکات ئێرانێک کە تاکوونێ پێش ئەوە زۆرینەی جەمعیەتەکەی لە دێهاتەکان بوون بەرەو شارەکان دەڕۆن تەبەقەیەکی بەرینی کۆمەڵایەتی بە عنوانی تەبەقەی کاریگەر لە هەموو ئێرانە لە حاڵی ڕشت و گەشەکردندایە لە دڵی ئەم ڕووداوانەدایە کە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکانی پێشووتر وەکو حزبی توودە لە ئێراندا وەکو جبهەی ملی ئەو لایەنانەیشی کە لێی جیابووێتەوە و هەروەها لە کوردستانیشدا وەکو حزبی دموکراتی کوردستان بەو معنایە جواببووی نیاز و بەدیهاتنی یا گەشەکردنی ئەم چینە تازەیە نییە. هەر بۆ یەکانێ ئێمە لە داهەی چلدا شاهدین زۆر یەک لە ڕێکخراوەهایکی ڕادیکاڵ دروست دەبن لە ناو ڕەوتی ئیسلامیەکاندا مثلەن شاهدی دروستکردنی سازمانی مجاهدینین کە باوەڕیان بە خەباتی چەکداریە و دەست دەبن بۆ چەک. ڕووداوەکانی ساڵی 46-47 لە کوردستانە ڕوو ئەدات و کومیتەی ئینقلابی حزبی دیموکراتی کوردستان دروست دەبێت. لە هەر لەم 48 ساڵێک دوای ئەو ڕووداوانە ئێمە شاهدی دروستکردنی کۆمەڵین کە لە زانکۆکانی ئێران و لە دەرەوەی کوردستان دروست دەبێت. شاهدی دروستکردنی سازمانی چریکەکانین ڕووداوی سیاکەل لە ساڵی 49دا دەست پێ دەکات و خەباتی چەکداری لە
لایەن چریکەکانەوە چەخماقەکەی لێ دەدرێت. هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێت کە لەگەڵ لەدایکبوون یا بۆ معنایە گەشەی ئەم چینە نوێیە واتە چینی کرێکار ئەو چینە هاوکات لەگەڵ خۆشی جەرەیاناتی ڕادیکاڵ، جەرەیاناتی پێشکەوتوو، جەرەیاناتێک کە مەرزبەندیان لەگەڵ جەرەیاناتی تر هەیە دروست دەبێت. دامەزراندنی کۆمەڵە لە ڕاستیدا لە ساڵی 48دا وەڵامدانەوە بەو نیازەیە، وەڵامدانەوە بە نیازی چینێکی نوێیە کە لە ئاستی ئێران و کوردستاندا هاتوۆتە سەحنەی سیاسیەوە و ئەم چینە نوێیە احتیاجی بە ڕێکخراوێکەیە کە بتوانێت جوابی نیازەکانی بداتەوە. ئەگەر کۆمەڵە نەیتوانیایە جوابی بەو نیازانە بداتەوە لە ماوەیەکی زۆر کورتدا نەدەبوو بە جەرەیانێکی کۆمەڵایەتی بەرین لە ئاستی کۆمەڵگادا. طبعاً ئەو کاتانە هێستا دەسەڵاتی شا دەسەڵاتی یەکەمە، ساواک قسەی یەکەم دەکات و لە دەهەی 50دا تاکو نەدینە ساڵی 56 و یەکەم ناڕەزایەتیەکان لە پاییزی 56 لە تارانەوە دەست پێ دەکەن تا ئەو کاتە ئەوە ساواکە زۆرتر سەیتەرەی بەسەر ئوموراتی سیاسی و ئیجتیماعی ئەو کۆمەڵگایەدا هەیە. هەر بۆ یەکانی لە ساڵەکانی هەردوای دروستکردنی هەستەی ئەوەڵیەی کۆمەڵە لە ساڵی 52-53دا کۆمەڵە زەربەیەکی قورس دەخوات، بەشێکی زۆر لە ڕاهبەرانی لە کادرە ئەسڵیەکانی دەکەونە زیندانەوە تاکوونە سەروبەندی ڕاپەڕین ئەوان لە زیندانە دەمێننەوە. بەڵام ئەو تیعدادە لە ڕفێقەکانی دیکەی کۆمەڵە کە لە دەرەوەی زیندانەکانن لە خەباتی کۆمەڵایەتیدا بەشدارن. نمونە چالاکیەکانی کاک حەمحوسێنی کەریمیە کە وەکو تێکۆشەرێک تەنانەت وەکو کرێکارێک مهندسێکە بەڵام وەکو کرێکاری خەریکی کارکردنە. هاوڕێیانێکی دیکە لە جنوبەوە لە شمال لە شوێنەکانی دیکە نەقشی مەسەلەن کەسایەتی وەکو کاکستێقی کەمانگەر بە عینوانی وەکیل مدافعێکە لە ڕووداوەکانی داسێران و زۆر شتی دیکەدا بەشداری دەکا. یعنی ئەوەی کە ئەوڕۆکە کەسانێک پەیدا بوون بۆ ئەوەی کە بیانەوێ مێژوو بۆ خۆیان دروستکەن، مێژووی هەر ئەو دەورانەی کۆمەڵە ئینکار دەکەن، ئەوانە چەواشەکارن، ئەوانە هیچ ڕەبتێک هیچ حەقیقەتێک لەو تاریخی کە بووە بە واقعی باز ناکەن. مثلەن لەوەی کە کۆمەڵە تەئسیری نەبووە، هیچ نەبووە، مەحافلێک بوون کە دواتر مەحافلی دیکە پێیان ئەو هەموو مەحافلە بوون بۆ نەیانتوانی بن بە کۆمەڵە. چۆنە کۆمەڵە و مۆقعیت و جایگایی لە شۆڕشی کوردستانە پەیدا کرد. بەڵام یەک حەقیقەت هەیە، ئەویش ئەوەیە کە ڕاپەڕینی خەڵکی ئێران دەسەڵاتی سیاسی بەرەڕووی هەموو لایە کردەوە. حزبی دموکراتێکە نزیکی 20 و چەند ساڵ بوو لە تەبعیدا بوو، پێشتر کۆماری مەهابادی دروست کرد بوو، گەڕایەوە ناو ئەو کۆمەڵگایەوە. کادرەکانی زۆر خۆ لە کادرەکانی کۆمەڵە ناسراوتر بوون لە سەحنەی سیاسی کوردستانە. بەڵام بۆچی کۆمەڵە لە ماوەیەکی زۆر کورتە ئەو مۆقعیەتەی پەیدا کرد؟ بنابەرین خەباتی عەلەنی ئەوەی قسەیەکی زۆر مەشهوری لەنین هەیە لەو بابەتەوە دەڵێ بۆ حزبی سیاسی بۆ ڕێکخراوی سیاسی ئەوەی کە لە ماوەی هەفتەیەکە لە جەرەیانی خەباتی عەلەنیدا بۆی دەکرێت لە 20 ساڵ خەباتی نهێنیدا ناکرێت. بۆ کۆمەڵەوە بۆ هەر کام لە حیزبە سیاسیەکانی دیکەش ئەو مەجالە ڕخسە. بەشێکی زۆری ئۆپۆزیسیۆنی ئەو کاتەی دژ بە ڕژیمی شا چریکەکان بوون کە دوو لایەن زۆر مهم بوون ئەو کاتە، یەکێکیان چریکەکان بوون، یەکێکیان سازمانی مجاهدین بوون. هەردوو لایەن کە کاری نهێنیان نەکرد، پێشتری زۆر گیان بەختکردویان دابوو لە ڕاپەڕین و دەستپێکی خەباتی عەلەنیە کە ئەو دەور و نەقشیان پەیدا کرد. بنابەرئین خەباتی عەلەنی، خەباتی ئاشکراوە دەستپێکی کە خۆت عەرزەکەی بە جامعە تەنها لە بواری مەسائلی فکری و نەزەری ئەوەدا نەبوو، ئیتر مەجالێکرا بووە کە دەسەڵاتی سیاسی ببوو بە خەولێک دەڵێن بوو بە ڕۆژەف بوو بە ئەمرێکی ڕۆژانە. ئەگە خۆت لەوە ببواردایە دەکەوتیتە حاشیەوە. بۆیە بە عەلەنیبوونی کۆمەڵە لە ساڵی 57دا لە 26 ڕێبەندان و بەهۆی گیانبەختکردنی کاک حەمحوسێنی کەریمی لە واقعدا وەرەقێکی نوێ لە سەحنەی سیاسیشە لێدرا و بەتایبەت لە کوردستاندا یەکەم جار بوو کە جەرەیانێکی چەپ، جەرەیانێکی سۆسیالیست
جەریانێکی کۆمونیست بە شعار و متالبە و داخوازی هایەکی چینایەتیەوە هاتە ناو سەحنەی سیاسیەوە. بۆیە جاری وایە ئەمە لە بیر دەچێتەوە. زۆر جار باس دەوە دەکرێت کە تەنها ئەوە وایە فقط دەخاڵەتکردنی کۆمەڵە لە مەسئلەی ملیدا بوو کە ئەو مۆقعەتی بۆ کۆمەڵە خولخان. بە باوەڕی من ئەوە تعریفێکی دقیق نییە لە چالاکی کۆمەڵە. ڕاستە کۆمەڵە لە مەسئلەی ملیشدا دەخاڵەتی کرد، ڕاستە ڕێگاچاری خۆ کاتە ڕێگاچاری کۆمەڵە و حزبی دموکراتی زۆر تەفاوەتی نەبوو. هەردوو لەسەر مەسئلەی خودموختاری شعار و دروشمی هەردوو لا بوو. هەیەتی نمایندەگی لەسەر ئەوە دروست بوو ساڵی 58 و یا مزاکراتەکانی پێشتریش لە مەهاباد لە سنە زۆرتر لەسەر ئەو داخوازانە بوو. بەڵام ئەوەی کە کۆمەڵی کرد بەو جەریانە ئیجتیماعیە دەستبردن بۆ مەسائلێک بوو کە تا ئەو کاتە لەلایەن هیچ ڕێکخراوێکی سیاسی دیکەوە دەستی بۆ نەبرا بوو. ئەس جملە حزبی دموکرات ئەویش مەسائلی چینایەتی بوو. کۆمەڵە دەستی بۆ مەسائلێک برد کە هەتا ئەو کاتە لەلایەن خودی ئەحزابی لیبراڵ و ئەحزابی سەر بە تەبەقاتی دیکەی بۆرژواییەوە ئەوانە لە واقعدا نەتەنیا باسی لێ نەدەکرا بەڵکو دادەنرا بۆ وەختایەکی دیکە بە قەولی خۆیان 20 ساڵ 25 ساڵ دوای خودموختاریەوە جۆرەشتانە لە سوورەتێکە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە کۆمەڵە بێڕاڕا بوو لە بەرابەری جمهوری ئیسلامیدا. هێزی پێشمەرگەی سازماندا دەیزانی کە جمهوری ئیسلامی بەو ئیدئۆلۆژیە بنیادگەرە کۆنەپەرستانە ئیسلامی کە هەیەی نەتەنیا لە بۆ کوردستان بۆ هەموو شوێنەکانی دیکە پەلاماردێنێ و ڕووداوەکانی تورکمەن سەحرا، ڕووداوەکانی نەورۆزی خوێناوی سنا، پەلامار بۆ سەر کرێکاران لە بەندەر ئەنزەلی، پەلاماربردن بۆ سەر دانیشگاکان، هەڕەشە و گوڕەشەکانی خومینی کە قەڵەمەکان بشکێنن ئێمە ئیشتبامان کرد ئیجازەماندا، هەمووی ئەوانە بۆنی خوێنی لێداهات و تەبیعی بوو کە کۆمەڵە لایەنێک بوو کە تەشخیصی ئەوانەی دابوو و ئەوە بوو هێزی لە دەوری کۆمەڵە کۆکردەوە. ئەوە لە لایەکەوە لە لایەکی دیکەیشەوە دەستبردنی کۆمەڵە بۆ مەسائلێکی بنیادی ئەوەی کە پێی دەڵێن دەستبردن بۆ ڕیشە، کۆمەڵە دەستی برد بۆ ڕیشە. ڕیشە چی بوو؟ ڕیشەی ئەو مەسائل و موسیبەتانە ئەو ستەم و بێعەداڵەتیە تەبەقاتیانەش بوون کە لە کۆمەڵگای کوردستانە بوو. مەسئلەی ژنان، مەسئلەی جوتیاران، مەسائلی دیموکراتیک لە کۆمەڵگای کوردستانە و هەروەها ئەس جملە جوابیش بە مەسئلەی ملی. بۆی هەمووی ئەوانە ئەو مەسائلانە بوون کە لە کوردستانە کۆمەڵە دەخاڵەتی تێداکردن. ئێمە لە جنبشی کوردستانە شتێک نابینین لەو سەردەمەدا کە کۆمەڵە دەستی بۆ نەبرد بێ. هەرکام لەو عەرسەهای مبارزە مەسەلەن دەرەبەگەکان خۆیان مسلحەکەن، شۆرای عەشایری دروستەکەن، لە سەرا لە بینی بۆکان و سەقزا کۆبوونەوە دەکەن، لە شوێنەکانی دیکە ئەو کاران ناکەن. کۆمەڵە فەوری یەکێتی جوتیاران دروستەکە لە منتەقەی هەورامان و مەریوانەوە بە ڕێنوێنی کاکفواد دەست پێ دەکات. کەسانی ئەمڕۆکە چاواشەکاریەکەن، ئەو تاریخە خەریکن، ئەوە چریکەکان کردیان، ئەوە پەیکار کردی، ئەوە درۆیە. بەشێکی زۆری ئەو چالاکی و خەباتانە لەسەر دەستی کۆمەڵە و لەسەر دەستی ڕاهبەرانی کۆمەڵە کرا. هەموو کەس ئەوە دەزانێت جەمعیەتەکان بە ناوی جەمعیەتەکانەوە دروستکران، بەڵام هێزی بزوێنەری ئەو جەمعیەتانە کۆمەڵە بوون. تماشای هەیئەتی نوێنەرایەتی ناو خودی جەمعیەتەکان بکەن کە لە شارەکانەوە دەهاتن. حەدی قەلەکەی من شاهدی کۆبوونەوەیەک لە شاری سەقز بووم، ئەوەی کە لە بۆکان ئەو ڕفێقەی هاتبوو، ئەوەی کە لە مەهاباد، لە سنا، لە مەریوان، لە خودی سەقز هەمووی تێکۆشەرانی کۆمەڵە بوون. یان نزیکترین مەسەلەن لە سەقز نوێنەرەکە کاکیحیا خاتونی بوو. ڕاستە ئەو کاتە ئەندامی کۆمەڵە نەبوو، بەڵام دڵنیام لەوەی کاکیحیا گەر ئەو تەمەنە کورتە ئیجازەی پێ بدایەت و بمایەکێ لە ڕاهبەرانی بەرجەستەی کۆمەڵە بوو. یا ڕفێقەکانی دیکەی کاتون هەرو کاتە ئەندامی کۆمەڵە بوون. لە بۆکان لە سنە کاکسدیق بوو، لە مەریوان کاکفواد بوو، لە شوێنەکانی دیکە ڕفێقەکانی دیکە بوون کە هاتبوون. بۆیە ئەوەی کە گوایە ئەوە جەم مەحافلێک دروست بوون و ئەو مەحافلە بۆ نەیانتوانی جێ کۆمەڵە بگرنەوە، چریکەکان بۆ نەیتوانی جێ کۆمەڵە بگرێتەوە لە کوردستانە. یا لایەنێکی دیکە مەسەلەن پەیکار بوون، خۆ خەڵکی زۆر باشیان بوو، زۆری ڕاهبەرانێکی بەداخەوە ڕاهبەرانیان ئیعدام کران. تووشی ئەو بەڵام موسیبەتە هات کە جمهوری ئیسلامی بەسەری هێنان، بۆ نەیانتوانی و مۆقعێتە بگرنەوە. بۆیە لە کوردستانە ئەوەی کە بوو بە هێزی بزوێنەر، ئەوەی کە بوو بە هێزی سەرەکی ڕێنوێنیکەری باقی بزوتنەوە کۆمەڵاتیەکانی دیکە، ئەوە کۆمەڵە بوو. کەسانێک ئەمڕۆ کە ئەو مێژووە تحریف دەکەن، لە واقعدا تحریفی تاریخەکەن. تاریخ ئەو تاریخ هەیە مدەوەنە، شاهدە زیندوەکانی هەن. دواتر ئەو کەسانێکە لەگەڵ ئەو بیر و باوەڕە نەمان بەرەو ڕاست ڕۆیشتن، بەرەو بۆچوونهایەکی دیکەی چون ئەو مۆزوعیشی دیکەیە. بەڵام ئەوە حقیقەتی ئەگەر کۆمەڵە نەبوایەت وەزی ئەو جنبشەش ئاوا نابوو. بۆیە نقطە قووەتی ئیدامەی ئەو بزوتنەوە لە ڕاستیدا کۆمەڵە
کۆمەڵە بوو کۆمەڵەیە کە متەکی بوو بە و متالباتە تەبەقاتیە کە لە جامعەی کوردستان نبوو. بنابەرئین ئێمە گەر چاو لەو دەوراکەین بەڕاستی ئەو حەوهەشت مانگە تاکوونێ پەلاماری جمهوری ئیسلامی بۆ سەر کوردستان کە مهمترین ڕووداوە سیاسیەکان تێدا قەومە لە خۆسازماندان بۆ شەڕی چەکداریەوە لە نەورۆزی سنەوە لە کۆچی مەریوانەوە لە ڕێپێوانی شارەکانی دیکە بۆ ئەوێ لەو ئەترازەی کە لە ناوخۆی شارەکانی کوردستان و تەزاوراتێکە ڕۆژانە بەردەوام بوو هەتاکوونێ بڕیاری مقاومەت لە بەرامبەر پەلاماری جمهوری ئیسلامیدا ئەوانە هەمووی لە سەردەستی کۆمەڵە کرا. ئایا کەسێک توانێت بڵێت ئەوە محافل بوون بڕیاری مقاومەتیاندا لە 28 مرداددا ئەوە کۆمەڵە بوو. خەڵقی کورد دەربووتەیە ئازمایش ئەوەی تلایە کۆمەڵەیە سازماندانی هێزی پێشمەرگە ئەوە کاری کۆمەڵەیە. ئێستا ئەم چاواشەکاریانە بە دەربڕینی قین و نفرەت لە ئەو تاریخە کە تاریخێکی شۆڕەژێرانەیە و بەشێک لەو کەسانە لەو ڕۆحە شۆڕەژێریە خاڵی بوون. ئەو ڕۆکە چۆن دەتوانن ئاوە بێن ناوانە تەحریف بکەن لە بەرامبەر کەسانێکا کە ئەو مێژویان دروست کردو و حتا تێنانێت کەسێک بەشێک لەوانە خۆیان لەو مێژوەدا بوون. ئەو ڕۆکە دێنن ئاوا بێڕەحمانە تەنانەت ڕەحم بە مێژوەکەی خۆشیان ناکرد. بنابەرین ئەوە محافل نەبوون کە هاتن ئەو بزوتنەوەیان ڕاهبەری کرد. بزوتنەوە ڕاهبەریەکی بوو کە ئەو ڕاهبەریە کۆمەڵە بوو لە هەیئەتی نوێنەرایەتیدا خۆی نیشاندا لە سازماندانی ئەو ئەترازاتانەی کە باسم کرد لەو حرەکەتانەی کە ڕێکی خست لەوانەدا خۆی نیشاندا لە دانیشتن لەگەڵ جمهوری ئیسلامیدا ئەوە نوێنەرانی کۆمەڵن ئەوە محافلی پەراکەندەی ئەملاو ئەولانین کە خەریکن لەوێدایان. بەهەرحاڵ قسەکەی من ئەوەیە کە لەو دەورانەدا ئێمە شاهدی جەرەیانێکی دەخاڵەتگەرین بە ڕوانگایەکی سیاسی تەبەقاتی و بە باوەڕی من سۆسیالیستی ئەویش کۆمەڵەیە و هەر ئەو جەرەیانەیشە کە ئەتوانێت جنبشی کوردستان لە ڕاڕایی لە خۆبەدەستەوەدان لە تەوەهم لە سازشکردنێکی کە لایەنهایەک لە دەستوری کاریاندا بوو لەگەڵ جمهوری ئیسلامی ئەوانە بپارێزێ و بتوانێت ئەو جنبشە بە عنوانی جنبشێک لە بەرابەر جمهوری ئیسلامیدا سازمان بدا. طبعا لایەنەکانی دیکەش لە کوردستان نبوون بەڵام لایەنێکی وەکو چریکەکان زۆرتر بە ئەتباری سەرتاسەری بوونەکەی بوو هەتا بە ئەتباری نفوزێ بێکە لە کوردستانە بۆ خۆی پەیدای کرد بوو. وەختێکە لە تارانە و لە ئەوەڵی مانگی مەیە تەزاوراتی 500,000 کەسیان ڕێخست معلوم بوو لە کوردستانیشە نەقشیان بوو تەسویریان پەیدا دەکرد و جایگەیان بەو ئەتباری تارانەکەیان بوون کە هاتن لە جنبشی کوردستانە و لە هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستانە بەشدار دران لەوەدا بە ئەتباری هێزێکی عەجایب نەبوو کە چریکەکان لە کوردستان بووی. دەرەرحاڵ دەمەوێت ئەوە بڵێم کە ئەو دەورانی عەلەنی بوونە ئەو خەباتی عەلەنیە زۆر گرنگ بوو زۆر مهم بوو لە ناساندنی کۆمەڵەوە لە بەرنامەیەکی ڕادیکاڵ کە کۆمەڵە بۆ جنبشی کوردستان بووی. طبعا دواتر دوای شەڕی سێمانگە و گەڕانەوەی هێزی پێشمەرگە و کە ئەوجار کۆمەڵە مستەقیم بە ناوی خۆیەوەی ترگە دەورەی پێشووتر بە ناوی جەمعیەتەکانەوە فعالیەتێک کرد بۆ دوای شەڕی سێمانگە کە هاتینەوەی تر مەقەڕاتی کۆمەڵە لە شارەکان نبوون. مەقەڕی پێکاری تێدا بوو چریکی تێدا بوو حزبی دموکراتی تێدا بوو لایەنەکانی دیکەی تێدا بوون و ئەو جارەکە هەر کەسێک خۆی عەرزە دەکرد و لەو فاسڵەیەشدا دەخاڵەتی کۆمەڵە لە دروستکردنی بنکەکان لە دروستکردنی شوراکان لە بەڕێوەبردننی ئوموراتی ئیجتماعی و حاکمیت لە کوردستانە هەمووی ئەوانە نیشانیدا کە کۆمەڵە ڕەوتێکی دیکەیە بپێچەوانەی ڕەوتی تا ئەو کاتەی ئەحزابی ناسیۆنالیست و ئەحزابێکە سەر بەلایەنی دەسەڵاتدار بوون مدافعی مالیکەتی خصوصی بوون کۆمەڵە جەریانێکی دیکە بوو. لەسەر مەسئلەی ملیش کە یەکێ لەو متالباتانەی خەڵکی کوردستان بوو و ئێستەیش متالبەیەکە کە کۆمەڵە لە هەموو کە زیاتر بەرنامەیەکی پوختەی بۆی هەیە. هەر لە کۆنگرەی هەژدەدا کە چەند ڕۆژ لەوە پێشگرتمان ئێمە قەتنامەیەکی مفەسەلی 17 مادەیمان هێناوە ڕوانگاکانی ئێمەی دقیق کردوێتەوە لەسەر خودی مەسئلەی ملی و دەبێت ڕێگا حلمان بۆی بێ و کۆمەڵە لایەنێک نەبووە کە بە شێوەیەکی فرسەت تەڵەبانە وەکو بەشێک لە لایەنهایەکی دیکە کە مەسەلەن فقط مەسئلەی کورد هەیە لێرە و باقی مەسائلێکی دیکە تحتی و عنوانە وجودی نییە لە سوورەتێک ئاستەمی ملی واقعیەتێکە لە کۆمەلگای ئێرانە ڕژیمێکی دیکتاتۆری سەرە ڕۆ چ لە زمانی شایەکەل چ لە زمانی جمهوری ئیسلامیە هەیە ئەم ستەمە بە عنوانی ستەمێکی سیاسی بەکاردێنێ بۆ لەلایەکەوە تەفرەقە بۆ ناکۆچی لە نێوان ملەتانی ستەم لێکراوە لەلایەکی دیکەیشەوە بۆ چەوسانەوەی خودی ئەو ملەتانە ڕێگاکەی ئەوە نییە کە ئەوە ئینکار بکرێ ڕێگا
دنیاکەی ئەوەیە ئەبێ ئەوە لە حەدی خۆیدا کاری بۆ بکرێ بەرنامە بۆی ببێت و حەول بدرێ بۆ چارەسەرکردنی کۆمەڵاوەی کردووە هەر بۆیە کانێشەکە لایەنێک بووە کە نسبەت بە مەسئلەی چارەنووس مامەفی دیاریکردنی چارەنووسیش لایەنێکی جدی و پەیگیر بووە دەرەحاڵ بۆ ئێمە باسکردن لەو مێژووە لە ڕاستیدا تەنها باسکردن لە خاڵە بەهێزەکانیش نییە بەڵکو لە هەمان کاتە باسکردن لە نقاتی زعفیشمانە نقاتی کەم و کوڕیەکانیشمانە کە من هیوادارم مەجالی دیکە ببێ لە کاتوساتی دیکەدا باسی ئەوانەیش بکەین باسی ئەو جیابوونەوەکان باسی هەڵەکان باسی ئەوەی کە چیمان نەکردو دەبوو بمان کردایە و نەهایەتەن من دەتوانم ئەوە بڵێم کە کۆمەڵە ئو لایەنە بووە کە لە ڕاستیدا ستونی فقراتی هێزی چەپیش بووە نەتەنیا لە کوردستان ئەتوانم بڵم لە ئێرانە بە ئیتمینانەوە من ئەوە دەڵێم ئەگەر کۆمەڵە نەبای حزبی کۆمۆنیستی ئێران دروست نەدەبوو ئەو وحدەتەی کە ئەو کاتە ئێستا هەر ئەرزیابیەکمان لی ببێ متحدەکانمان باش بوون باش نەبوون دقیق بووین لە مەوردیان و ناسیمانە نەمان ناسیمان دوای 30 ساڵ ئەوە تازە دووە بەشێکە لە تاریخ من بلام وایە گەر ئەمڕۆ کە پاتایەتین حزبی کۆمۆنیستمان دروست کردایە یا دروستی بکەین قەتعەن بەو شێوەی کە ممکنە ئەو کاتەکردمان بۆ شێوە دروستمان نەکرێت دقیقتر وایەتین لەسەر متحدەکانمان لەسەر ناسیاویان لەسەر پراتیکیان لەگەڵ جێگە و لەسەر جێگە و پێگەی کۆمەڵایەتیان هەمووی ئەوانە لە جێگای خۆیەتی کە ئەو ڕەخنانە یا ئەو کەمبودانە ببینین و بۆ دەوری داهاتووی فعالیتمان لەگەڵ هێزە چەپ و ڕادیکاڵە واقعیەکان نەک ئەوانەی کە دوژمنایەتی کردن لەگەڵ کۆمەڵە و لەگەڵ جنبشی خەڵکی کوردستان لە ڕۆحێکی ناسیۆنالیزمی ئێرانیانەوە سەرچاواگرێ نەک لەگەڵ ئەوانە بە نەزەری من لەو دەورانەدا بە تایبەت ئەم دەورەش کەم کێشانە ئێمە هاتە پێشەوە بەشێکی زۆر لە چەپی ئێرانی بەداخەوە ئەو ناسیۆنالیزمەکەی گوڵی کرد بە دیفاعکردنێکی نامەشروع بە حملەکردن بە کۆمەڵە بە ئیتهام لێدان لە کۆمەڵە ئەو جارێکی دیکە نیشانیدا کە ئێستا کوێنێ بە قەولی فارسیڵێ بەندێ نافەشون بە ناسیۆنالیزمی ئێرانی نەبردراوە و ئەوە موسیبەتە بۆ ئەو چەپە ئەو چەپەی کە جایگای کۆمەڵە دەرگنەکە ئەو چەپەی کە ئەو سەنگەرە مهمە بێنێ ئاوا بێڕەحمانە تعڕۆز بکاتە سەری و پێی وابێ ئەوە کۆمۆنیزمی تێدا نە ئەوە بە زەرەری کۆمۆنیزم تەواو دەبێ و زەرەریدا و لەم ناوەشدا جەرەیاناتی حاشیەیی کەمە زۆر جاروتومانە چەپی حاشیەیی و چەپێکی غێری ئیجتماعی کە لە تمەیاندا و ئەسەن ئەوەیان بە ئەرکی خۆیان داناوە بۆیە من لام وایە ئێمە لە دەوری داهاتوویشماندا کۆمەڵە نقطە قووەتێ کۆمەڵە هێزی بزوێنەرە کۆمەڵە بەڕێوەبەری بزوتنەوەی شۆڕەژێڕانی خەڵکی کوردستان و ڕەهبەری ئەو جنبشەیە و من لام وایە و ئومێدەواریشین خەڵکی کوردستان بەو اعتمادە بنەماڵی گیان بەخت کردووان زیندانیانی سیاسی تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە ئەو باوەڕ و ئیتمینانەیان ببێت کە کۆمەڵە کەماکان ئەو لایەنەیە کە دەتوانێت بزوتنەوەی خەڵکی کوردستان بەرەو پێشەوە بەرێ و ڕاستە دووچاری نیشعاب و زعف و کەم و کوڕی وتمێکی لە زعفەکان ئەو دابڕانانەیە کە لەو ساڵانەی ئەخیر داهاتوێتە پێشەوە کە ئەوانە بۆ خۆی بەنەوەیەک دەتوانم بڵێم لەوانەیە بێهیوایی یا بەنەوەیەک دڵساردی دروست کرد بێ بەڵام بە مروری زەمان ئەو برینانە ساڕێژ دەبنەوە ئەو کلێنانە پڕ دەبنەوە و کەماکان کۆمەڵە ئەو هێزە بزوێنەرەیە لە ناو جنبشی خەڵکی کوردستانە کە خەڵکی کورد دەبێت باوەڕی پێ بکەن کرێکاری کورد دەبێت ئیتمینانی پێ ببێ ژنی کورد لە کوردستانە لە شوێنەکانی دیکەدا بۆ مساوات بۆ بەرابەری بۆ مافی یەکسانی تێدەکۆشێ دەبێ بزانێت کە کۆمەڵا و هێزەیە کە ئەتوانێت پشتیوان و پاڵپشتی ئەوان بێ بەرحاڵ وتم نامێت لەوە زیاتر لەسەری بڕۆین چون ئەو مێژوویەکی 50 ساڵەیە 50 چەند ساڵە ئەگەر بمانوێ قسەی لەگەڵکن کات و ساتێکی زۆری دەوێ من زۆرتر تەمەرکوزەکەم لەسەر ئەو پێش ئەلەنیبوونی کۆمەڵەوە دەورەیەکی کورد لە فعالیەتی کۆمەڵەیە کە ئەتوانم بڵێم ساڵی 57 و ئیلا لەو تاریخەدا ئەتوانین زۆر دەرس و ئەزمموی دیکە باس بکەین کە ئەو دەرس و ئەزممونانە تەبعاً دەبێت لە بەرچاومان بێ بۆ داهاتووی فعالیەتی کۆمەڵە بۆ داهاتووی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان لە ئێران بۆ هاوکاری لەگەڵ هێزە چەپ و سوسیالیستە ڕاستەقینەکان کە دڵیان لە گرەوی ڕزگاری تەبەقی کاریگەرایەوە بۆ سوسیالیزم و بۆ انقلابی کرێکاری تێکۆشن ومێدەوارم کە خەڵکی تێکۆشەری کوردستان ئازادی
دەسەڵاتخوازان سوسیالیستەکان کەماکان پشتیوانی کۆمەڵە بن و دڵنیا بنەوەی کە کۆمەڵە هەر ئەو سەنگەرەیە کە بووە و ئەو سەنگەرەی ڕاستە لە تمەی لێدراوە ڕاستە زەعیف کراوە بەڵام کەماکان ئەو سەنگەرە من متمەئنم لەوەی کە ئەو سەنگەرە بەهێز دەبێت پڕ دەبێتەوە وەکو جاران بەهێزتر لە جاران و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم. بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە پێشکەشتانکرا بەرنامەی مێژووی کۆمەڵە بوو باستەوەی کراکە کۆمەڵە چۆن ئەلەنی بۆوە زەرورەتی کۆمەڵە لەو مەقتەعی زمانیەدا چی بوو چۆن ئاوە لە مەقتەعێکی زمانی کووردا کۆمەڵە ئاوا جەماوەری بووە کە هیوادارین سەرنجی جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویستیش بوو بێت تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تری ئەم بەرنمەیە هەر شاد و بەختەوەر بن و سەرفراز.